دەچینە یەکێک لە بەڕێوەبەرایەتیە خزمەتگوزاریەکانی سلێمانی، ئەویش بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکانە. ڕۆژانە لەم بەڕێوەبەرایەتیە خزمەت بە کەسوکاری شەهیدان دەکرێت و ئیش و کارەکانیان بۆ ڕادەپەڕێنرێت لە ڕێگەی لیژنە تایبەتمەندەکانەوە. خۆشبەختانە ئێمە ئەتوانین بڵێن لە ساڵی 2013 پارەی تەندروستی ڕاگیرا بوو، بەڵام بە فەرمانێکی کاقوباد ئەو پارەی تەندروستی ئێستا سەرفەکرێتەوە بۆ خانەوادەی شەهیدان. لە ساڵی پارەوە ئێمە دەستمان کردوێتەوە بە پرۆسەکە هەموو مانگی 55 میلیۆن دینار وەرەگرین بەپێی بەرواری لیژنە پزیشکەکەی پارەکانیان بۆ سەرفەکەینەوە، بڕی تێچوونەکانیان بۆ سەرفەکەینەوە و هەر کەسێکی بچێتە دەروی هەرێم و بگەڕێتەوە بۆ هەرێم ئێمە ئەوراقەکانی خۆی لێ وەرەگرین، وەسڵەکانی خۆی لێ وەرەگرین لە بەشی تەندروستی دوایی بەڕێوەڕووی وەزارەتمانەکەینەوە بۆی فەرمانی ئەنجومەنی وەزیران وەزارەتی داراییان بۆ بکرێت و بۆیان سەرف بکرێتەوە. لێپرساوی بەشی تەندروستی لە بەڕێوەبەرایەتیەکە دەڵێت لە ماوەی ساڵی ڕابردوودا 650 نەخۆش بە بڕی 660 میلیۆن دینار وەک هاوکاری بۆ ئەو نەخۆشانەی نەشتەرگەریان بۆ کراوە لە نەخۆشخانە حکومی و ئەهلیەکاندا خەرج کراوە. پاشەوەی کاسنە دەروانی بۆیە بە هەماشی بڵێن ناخۆ وەسڵەکەمان بۆی هێنەوانێ بەپی ئەو ڕێنمایی کە لای ئێمە هەیە ئاخسە لە حەتیج لای ئێمە با بەڕێستان و ئەو جەماوەر ئاگادار بن 2 ملیۆن و نیوە 2 ملیۆنی بۆوانی کە شێرپەنجیانەیە ئیتر باقی لە خوار ئەوانێ 2 ملیۆن و بەپی بڵێن حاڵەتەکە نەتاگاتە 500,000 بۆ جۆرە دابەشەکردی جا ئێمە لەسەر ئاساسی 2 ملیۆن و 2 ملیۆنەکە هاوکاریانەکەینەوەی پێ ئەو ڕێنمایی کە هەیە. لێپرسراوی بەشی پەروەردەش لە بەڕێوەبەرایەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان دەڵێت 2 جۆر دەرماڵە بۆ خوێندکاران سەرف دەکرێت با بڕی جیاواز، ئەمە جگە لەوەی کرێی خوێندنیان لە 100% بۆ سەرف دەکەین بۆ ئەوەی لە زانکۆ و پەیمانگە ئەهلەکان درێژە بە خوێندنەکانیان بدەن. بەشی پەروەردە سەر بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوانی سلێمانی پارە بۆ خوێندن بۆ کوڕ و کچ و خێزان ئەم سێ شمولیانەکە ئەیانگرێتەوەنە قەرزەکرێ لە زانکۆ پەیمانگا خوێندنگا هەتا حکومیەکان پاڕالێن هەمووی شمولیانەکە بۆیان خەرجەکەین بێجگە لە کرێخێنەکە کە کرێخێنەکان لە سایە بۆیان خەرجەکەن هەموو کرێکەیان بۆینەوە دەرماڵەشیان هەیە 2 جۆر دەرماڵیان هەیە قوتابیان ساڵانە لە لای ئێمە ئەوانەی کە کرێ خوێندنیان بۆ خەرجەکەین دەرماڵەشیان هەیە. بەپێی ئامارەکانی ساڵی 2019 بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکان لە سنووری پارێزگای سلێمانی بڕی 4 ملیار و 249 میلیۆن و 129 هەزار دینار بۆ کەسوکاری شەهیدان لە بوارەکانی تەندروستی و پەروەردە خەرج کراوە کە یەکێکە لە بەڕێوەبەرایەتیە بەرفراوانەکانی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکانی هەرێمی کوردستان کە پێک دێت لە 8 بەڕێوەبەرایەتی و 3 بەش و 7 هۆبە. ڕۆژانەش کەسوکاری شەهیدان و جینۆسایدکراوان بە مەبەستی ڕاپەڕاندنی ئیش و کارەکانیان سەردانی ئەم بەڕێوەبەرایەتیە دەکەن. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.